مژدەیەکی تایبەت بۆ خوێندکاران و دەرچوانی بەشە پزیشکەکان. بەشی ڕاهێنانی تاوەری تەندروستی سمارت مژدە دەدات بەکردنەوەی کۆرسێکی ناوازە بە ناونیشانی کۆرسی بنەماکانی خوێندنەوەی چالاکی کارەبایی دڵ ECG و حاڵەتە باوەکانی با سەرپەرشتی پەرستار و ڕاهێنەری بە ئەزمون و شارەزا ئەحمەد محەممەد ساڵح. ئەم کاتتان باش، من ناوم ئەحمەد محەممەد، دەرچی کۆلێژی پەرستاری خاوەنی بڕوانامەی تیۆتی لە زنجیرە کۆرسێکی تایبەتە لەگەڵتان ئابین بە ناونیشانی بنەما سەرەکیەکانی هەڵکاری کارەبایی دڵ و چۆنیتی دەستنیشانکردنی ناڕەکیە باوەکانی وەکو هارد بلۆک، چامبەر ئینلارجمنت، ئیسکمیک هارد دیزیز، MI و تایپە باوەکانی ئەرزمیە. کۆرسەکە بە شێوەی پراکتیکی و تیۆری ئەوترێتەوە. بەروەرەکانی خول سێشەممە 6/8/2024، چوارشەممە 7/8/2024، سێشەممە 13/8/2024، چوارشەممە 14/8/2024. خولەکە 16 کاتژمێر دەخانێت و ڕۆژانە کاتژمێر 8 بەیانی بۆ 12 نیۆڕۆ. لە کۆتایی کۆرسەکەدا بەشداربوو دەبێتە خاوەن بڕوانەمەی باوەڕپێکراو. بۆ ناوتۆمارکردن سکانی ئەم QR کۆدە بکەن.